بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ ئێوارەتان باش. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکی تر دێم وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان بەرواری 12 نیسانی 2023 لە کۆمەڵێکتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە پرسی نەوت و ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەزی بەغداد جارێکی تر بەرنامەمان دەبێت. لا پێشوازی یەکی ئایاردا هەکو لە بەرنامەی هەفتەی پێشودا ئاماژەمان پێدا هەتا ڕۆژی یەکی ئایار ئێمە هەموو هەفتەیەک لەم پێشوازی ئەم ڕۆژەدا بەرنامەی تایبەتمان دەبێت و سبەینێ دەبێتە 3 ساڵی ڕێککە تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی دامەزرا و منبارێشەوە بەرنامەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لەگەڵماندا. لاگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. مەڵێ بینەرانی عزیز، هەروەکو جاری پێشوو ئاماژەمان پێدا کە پرسی نەوت و ئەم ڕێکەوتنەی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەزی بەغدادا ئەنجام درراوە ئەهێنێت قسە و باسی زۆری لەسەر بکەین و ئەم جارەشمان بۆ ئیدامەدان بەم باسە بانگێشتی خەسرە و سایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆنگرێسی کرێکاری کوردستانمان کردووە و ئەویش داوەتی ئێمەی قبوڵ کرد. خەسرە و سایە ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێدداین. ئێوارەیەوە باش و ماندوو نەبن. ئەمێ بپرسم کە ئەم ڕێکەوتنەی کە لە نێوان حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمدا ئەنجام درا دەکرێت لە زۆر لایەنەوە ئاماژەی پێ بدەین، بەڵام ئەمە پێش هەر شتێک بپرسم کە ئەمە ڕێکەوتنێکی یاساییە و وەکو باز دەکرێت پەیوەندی بە یاساوە هەیە یاخود فراوانترە واوەترە و هۆکاری سیاسی لە پشتەوە هەیە؟ طبعاً ئەمە وەکو لایەنەکانی ئیمزاکەرانی ئەم ڕێکەوتنە معلومە کە خۆیانیانەوێ بەرجێکی یاسایی پێ بدەن، بەڵام لە بنەڕەتەوە لەسەر بنەمای اتفاقاتێکی سیاسی هاتۆتەکایەوە کە ئەگەر بمانەوێت لە ناوڕۆکە سیاسیەکانی ئەم ڕێکەوتنە تێبگەین ئەبێ ئاماژە بەو ڕەوەندە بین کە بە دوای تەوابوونی شەڕی داعش پاشان کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی وەکو کەرکووک و ناکۆکەکان تا هاتووە حکوومەتی عێراق هەوڵی داوە باڵادەستی خۆی بەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی دەسەڵاتێکە ئەحزابی ناسیۆنالیستی کوردیان مەزراوە ڕاکێشێ و هەوڵ بە سنترالیزمی خۆی نەقڵکا بۆ سەر کوردستان و بەم جۆرەش ئەو ئیمتیازات و پێکهاتوانەی کە لە سەردەمی نووسینەوەی دەستورە پێیگەیشت بوون لە دەستیان بسەنێت. ئەمەش بەمانایەوەیە کە هاوکێشەکان گۆڕاون و تا دێم هاوکێشەی نێوان هەرێم و بەغدا یعنی دەسەڵاتدارانی هەرێم و لەگەڵ ئەحزابە شیعی و دەسەڵاتدارەکاندا تا دێ ئاڵوگۆڕی بەسەرا دێ و بە زەرەری باڵادەستی یا با بڵێن ئەو ئیمتیازاتانی کە ئەحزابی ناسیۆنالیستی بۆیانە بەرەو کەمبوونەوە و لێگرتنەوە دەڕوا. ئێمە بینیمان بە دوای گرتنەوەی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان ئەنجا کێشە لەسەر گومرگەکان، لەسەر داهات، لەسەر هێزی پێشمەرگە، لەسەر وجودی ئەحزابی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستاندا و تەنانەت لەسەر زۆر مەسائلی قانونی تر هاتۆتە کایەوە تا دێ لە هەر دەورێکە لە هەر قۆناغێکە حکوومەتی مەرکەزی عێراق فشارەکانی خۆی لەسەر هەرێم تونگەکاتەوە و هەوڵەدا تەنازولیان پێ بکە. بە بڕای من ئەم ئیتفاقە سیاسیەش لە درێژەی ئەم ئاڵوگۆڕە سیاسیانەیە لە هاوکێشی سیاسی نێوان هەرێم و کوردستانە کە گۆڕانی بەسەر هاتووە. بۆیە حکوومەتی بەغا هەوڵەدا هەرچی زیاتر مەرجەکانی خۆی بەسەر هەرێمدا داسەپێنێ و ئەحزابی دەسەڵاتدار لە کوردستان ناچار کامل بن بە خواستەکانی حکوومەتی عێراقی. لە سەرێکی تریشەوە ئێمە دەبینین هەروەکوتم دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەر و تەوابوونی شەڕی داعش و ڕووداوەکانی ئۆکتۆبەر هەتا هاتوو ئەحزابی ناسیۆنالیستی کورد بانگەشەی ئەوەکەن کە ئیستراتیژیان لە بەغایە و ئامادەن بۆ حەلی کێشەکانیان لەگەڵ بەغا. ئەو دەورەیەی بە کۆتایی هێنا کە دیعای مەسەڵەن سەربەخۆی کوردستان و اقتصادی سەربەخۆ و ئەوەی کە نەودی خۆیان و خۆیان مەسئولن، بەڵام تا هاتووە لە ئیتفاقەکەشە ڕۆشنە کە هەتا ئەوەی کە
هەر ڕۆژەیەڵێن ئەو نەوتی کە ئێستا بەستراوە لە ڕێگای تورکیاوە بەڕێکرێ ئەوە ئەڵێن ئەمڕۆ ناسبینێ بەرەبێ بەڵام پێچێکە مەرجەکانی حکوومەتی عێراق تا بێ بەرەو هەڵکشانە ڕوا و ئەمە وای کردووە کە ینی هەناردەی نەوت لە ڕێگای بۆریەکانی تورکیا و جیهانەوە بەندەری جیهانەوە ڕابگیرێ تا ئەو کاتێک کە حکوومەتی عێراق توانێ مەرجەکانی خۆیان بەسەر حکوومەتی هەرێمدا داسەپێنێ و داهات و فرۆشی نەوت زۆرتر بخاتە ژێر دەسەڵاتی حکوومەتی مرکزیەوە بە بڕای من ئەمە مەسەلەی ئەسلیەکان ئەو مەسەلە ئەسلیەیە کە وتمان لە ناوەڕۆکە ئەم ئیتیفاقە بەرەنجامی سیاسیەوە حتمما هێزەکانیش مووقعیانە گۆڕێ بۆیە تەوافقەکەش تا بێ ئاڵوگۆڕی بەسەرە بەتایبەتی ئەگەر دوای پەسەندکردنی بوجە بە دڵنیاییەوە کێشمەکێشی نێوان هەرێم و بەغا بە احتیمالی زۆر ئەکەوێتە شێوەیەکی ترە و لەسەر مەسایلی تر و وردەکاری تر دەگرێتە خۆی. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا پرسی نەوت بۆ دەسەڵاتداران لە هەرێمی کوردستاندا زۆر گرنگ بوون و بە شێوەیەک توانین بڵێن کە ئامادە نەبوون سازش بکەن لەگەڵ حکوومەتی مرکزیدا بەڵام ئەم ڕێکەوتنە شتێکی تر نیشان دەدات و ئەوەی کە خۆیان ئاماژەی پێدەنلانی کەم بە دەستکەوت تەماشای دەکەن بەڵام لە ئاستێکی فراواندا ئەمە وەکو پاشەکشە وەکو سازشێک تەماشا دەکرێت. ئێوە چۆنی دەبینن و ئەمە جێگە و ڕێگە و مووقعیەتی دەسەڵاتداران لە هەرێمی کوردستاندا لە ئایندەدا دەخاتە کوێوە؟ بە بڕای من مووقع و دەسەڵاتی ئەحزابی ناسیۆنالیستی کورد بە شێوەیەکی گشتی ڕوو لە خوارە لە پاشەکشە و بنبەستە. ئێستا ئەوان هەموو هەوڵێکیان بۆ ئەوەیە کە بتوانن دەست بە لانی کەمی ئیمتیازاتەکانیانەوە لە بەرامبەر هێرش و فشارەکانی بەغایە ڕابگرن. لە دەورەی پێشووترە کاتێکە حکوومەتی عێراق تووشی قەیرانێکی قوڵی حکوومەتی بوو وەلایەنە شیعەکان سونیەکان و ئەو کاتانی کە مەسەن جەنگی داعش لە ئارایە بوو ئەو کاتانی کە مالیکی ڕوبەڕووی شەڕی داعش بوو بۆ دواتریش حکوومەتەکەی عەبدولمەهدی کە لەگەڵ ئیعترازات و ناڕەزایەتی خەڵکا بەرەو ڕووبوو و لێکترازانێک لە ریزەکانی حیزبی ئەحزابی شیعە بەتایبەتی لەسەرێکەوە ڕەوتی سەدر و لەسەرێکەوە ڕەوتی حکمە و اینجا دەوڵەتی قانون و ئەمانە کەوتبوونە کێشەوە لەسەر سازدانەوەی حکوومەتی عێراق ئەو کاتانە کە ئەحزابی دەسەڵاتدار نەوتیان بەدەستەوە بوو و کردویانە پایەیەک بۆ قایمکردنی هێزەکانی خۆیان بۆ دەسەڵاتی میلیشاییان بۆ بەڕێخستنی دام و دەستگای میدیایی بۆ سەپاندنی زۆر شەرت و مەرج بەسەر کۆمەلگادا و دەورەی ڕەونەقیان بوو. ئێستا ئەوان ئیدعای اقتصادی سربەخۆیانە کرد کە گوایە لەسەر ئەساسیەوەی کە بتوانن لە ڕێگای داهاتی نەوتەوە باڵادەستی خۆیان بەسەر کۆمەلگای کوردستانە ڕاگرن. بەڵام ئێستا هاوکێشەکە گۆڕا و بە پێچەوانەی بە ئیستراتیژی دەورانی پێشووی ئەحزابی ناسیۆنالیست هەڵگەڕاوەتەوە. ئێستا ئەوان بە هەموو شێوەیەک هەوڵەدەن پێگەی خۆیان لەم ئەوزاعی ناوچەی و جیهانیەدا کە گێژاوێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕووی تێکردووە ڕابگرن و هەوڵ بن لە ڕێگای ڕێکەوتنی هەر چۆنێ بووە تا ئەو حەدەی کە تەسلیم بن بە هەموو خواستێکی بەغا پێکەکانی خۆیان بپارێزن و چاوەڕێکن کە دەورەیەک بێ بتوانن جارێکی تر ئاڵوگۆڕەکە ئاڵوگۆڕی هاوکێشەکان بە قازانجی خۆیان بکەوێتەوە. من پێم وایە مووقعی ئێستای دەسەڵاتدارانی هەرێم ڕوو لە زەبوونیە ڕوو لە بنبەست و تواناییە لە بەڕێوەبردننی کۆمەلگادا چونکە سەرڕای ئەو قەیرانی کە لە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغایە هەیە ئەو لەرزۆکی و گێژاوی کە لە سیستەمی حکومڕانی لە کوردستان و ناوچەکە و عێراقدا هەیە مەسەلەی ناڕەزایەتی خەڵک مەسەلەکانی نەتوانینی حکوومەت لە بەڕێوەبردننی کۆمەلگا و جوابدانەوە بە خواستەکانی خەڵک ئەمە کێشەیەکە کە تەنانەت عکس بۆتەوە بەسەر ریزەکانی ئەو ئەحزابانەدا کە دەسەڵاتیان پێکێناوە. ئێستا ئەمە دەبینین لە بەرامبەر ناکۆچەکانی یەکێتی و پارتی و گۆڕان و پارتی ینی حزابەکانی ترکە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن ئەوە نیشانەدا کە ئەم دەسەڵاتە پایەکانی لەرزۆک بووە کە دیارە
بەرەنجامی ئەو هاوکێشە تازەیە کە لە منتیقەکەیە و بەتایبەتی لە نێوان هێزەکانە شکلی گرتووە و لە سەرروو هەمووشیانەوە ئەو جوڵانەوە کۆمەڵایەتیە ناڕازی کە هەر ڕۆژەی بە بەهانەیەک لە دەوری خواستێک یەخەی دەسەڵات دارەگرێەوە ئەمە ئەوە پێمان دەڵێ کە دەسەڵاتی ئێسای حکوومەتی هەرێم توانای پایداربوونی خۆی و ئەو موقعی کە لە ساڵی 2023 دوای ڕوخانی سەدام و تەشکیلی پەرلەمان و حکوومەت و کابینەکانی حکوومەتی هەرێم ئێستا و موقعی نەماوە تا بێ ڕوو لە لێژیە و تا بێ لەگەڵ ناکۆچی و تەنگژەی جۆرا و جۆر بەڕەو ڕووە. پێم خۆشە لەم بینەدا پرسیاری بینەرێک بێن مەسەر شاشەکە و ئاراسی ئێوە بکەم. ئەویش ئەو بەڕێزە دەڵات پرسیارەکەی من ئەوەیە ئایا وەزارەتی نەوت و کانزاکان بەدەست هەردوو حکوومەتەوەیە دیارم بەس لە حکوومەتی هەرێم و بەغدایە یان بەدەست ئیمپریالیستی ئەنگلۆ ئەمریکاوەیە چونکە لە دوای داگیرکردنی عێراقەوە ئەوەندەی بزانرێت وەزارەتی نەوت بەدەست ئەم دوو حکوومەتەوە نییە. بە بڕای من نەوت معلومە خاوانەکەی بۆ ئەو حاکمیەتە بڕێتەوە کە لە ناوچەکەدا هەیە. معلومە کە لە باری هەژمونی بازرگانی ئەو مۆنۆپۆلانەی کە لە بازاری جیهان و فرۆشی نەوت و دەست بە سەراگرتنیەتی وەکو موادی خاو ئەنەرژی لەم وڵاتانەیە وڵاتە زلهێزەکان نەقشیان هەیە و معلومە کە ئێستا دنیا کاردا بەشکردنی تایە و انحیسارات و ئەو پێکهاتوانی کە بەتایبەتی ئۆپێک و ئەوپێک مەسەلەن لەسەرێکەوە کە تهدیدی سعری نەوت و ڕێژەی هەناردە و ئەمانەی تایەوە ئەو کۆمپانیانی کە جیهانین نەو دەرێن یا تاوانەی کە کۆمپانیان نەو دەرێنن لە وڵاتانەیە معلومە ئەوانە ڕۆلیان هەیە بەڵام لە ئاخرە مەسلەی نەوتی عێراق ڕەبتە بە حاکمیت لەم وڵاتانەوە چونکە نەوت کاڵایەکە من لە مناسبەیەکی شاوم تووە کاڵایەکی جیهانیە ڕەبتی بە بڕانەوەی حەقی حاکمیەتەوەیە یعنی هەر وڵاتێک کابێ وڵاتێکی بەڕسمی ناسرااو بێ لە ئاسینە و دەوڵەتیە و ئەمە مافی دەرهێنان و تەسەڕوکردنی بە کانزا و نەوت و هەر ماوادێکی ترەوەی کە لە وڵاتەکەیە هەیە دوایی ئەوەی کە ئەمە چۆن دەرێنرێەوە چێتە نێو چ پرۆسێکەوە معلومە فاکتۆری زۆر دەخاڵەتی تیا هەیە کە پێم وایە لە مقابلەیە ڕەنگە نەتوانین بە هەمولایەنەکانیان ڕابگەین. ئەمە لەسەر خودی کاریگەریەکانی ئەم ڕێکەوتنە و کاریگەری لە نێوان پەیوەندی و مناسەباتی یەکێتی و پارتیە پرسیار بکەم. ئەوش ئەوەیە بە شێوەیە وا هەستەکرێت کە یەکێتی پێشتر لایەنگیری ئەوە بوو کە لەگەڵ بەغدادا ڕێکەوتن ئەنجام بدرێت بەڵام پارتی لەسەر ئەمە هاوڕانە بوو. بیرمە لە یەکێک لە وتەکانی بابڵ تاالبانیا باسی لەوەی دەکرد کە بەغداد بانگەشمان دەکات کە بەشداری بکەین لە هەموو سەرمێزەکە چاومان تەنها لە پەرداخە ئاوەکان نەبێت بەڵکو شەریک بین لە نەوتی بەسڕەش کە 1000 ئەوەندەی نەوتی کوردستانە. پەیوەندی نێوان ئەم دوو حیزبە ئەم دوو دەسەڵاتدارەی کوردستان چیان بەسەر دێت؟ بە بڕای من یەکەمەوە بڵێم کە ئەم ئیتیفاقی کە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدادا بەرئەنجامی ئەوە ممکن بووە کە پارتی توانیوێتی وەک یەکلایەنە وەکو تەرەفی ئەسڵی لەم ئیتیفاقیە ڕۆبچێ و بە ئیمزای سەرەکی ئەو بوو ئەم کارانە کراوە بەڵام تاوان خودی ئەم ئیتیفاقە نیشانەیە کە ڕۆڵی ئەحزابی تر لە نێو ئەم ئیتیفاقیە لاوەچی بۆتەوە بۆ نمونە لە کوردستان ئەوەی یەکێتی نیشتیمانیە ڕۆڵی لاوەچی بۆتەوە کە دواتر دێمە سەری وە لە شارەکانی عێراقیشەوە ڕۆڵی ڕوتی سەدرە پێشتر ڕوتی سەدر هێزێکی کاریگەر بوو و نەقشی هەبوو لە بڕاردان لەسەر هەر ڕۆڵێک کە حکوومەتی جێرا بەتایبەتی بەر لە انتخاباتی ئەم دوایانە و تەشکیلی حکوومەتەکەی سوودانی ئێستا ئەیژلا کەوتووە ئێستا ئەیش چۆتە دواوە کەوە ئەمە هۆکاری چییە؟ بە بڕای من جێگا و ڕێگای یەکێتی نیشتیمانی هەڵ ناگەڕێتەوە بە تەنیا بۆ ئەم ڕێکەوتنی کە کراوە بەڵکو پێشتریش پەیوەندی بۆ ئاڵوگۆڕەیە کە لە هاوکێشەی سیاسی و پێگە و موقعەتی ئەحزابەکان چ لە کوردستان چ لە عێراق بە دوای تەوابوونی شەڕی داعش و هەوڵدانی دەوڵەتی مرکزی بۆ باڵا دەستبوونەوەی بەسەر کوردستانە هاتووە ئێستا
ئەو هاوکێشەی کە حکوومەتی عێراق بە دوای ڕوخانی سەداما پێک هاتووە نەماوە تاان ئەو هاوکێشەیە نەماوەکە لە سەردەمی حکوومەتەکەی کازمی و لە سەردەمی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیە حزابەکان قەراریان گرتووە بە بڕای من تەوابوونی شەڕی نیابەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراقدا باشە کە ئەمە حزابانە کایانە کرد بۆەوەی کە داعشوە دەرنن ئیتر ضرورەتیان نەماوە بەعزی ئەحزاب لاکەوێ ئەم ناکۆچیانەی نێوانیەکێتی و پارتی بە بڕای من لە ئەساسا ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێگەی یەکێتی نیشتیمانی لە ڕیزبەندی ئەحزابەکانی کوردستانە هاتۆتە دواوە چ لە موقعەتی لە ئاس کۆمەلگایە چ لە بەرامبەری پارتیە بەرئەنجامی خودی ئەم انتخابی ئاخری موقعی پارتی وەکو هێزی یەکەم لە کوردستانە بەرجەستە کردووە ئێستا پارتی ڕازی نییە یەکێتی قبول کاتەوە لەسەر ئەو هاوکێشەی کە 50 بە 50یان پێوت کە لە ژێر ناوی کوردستان دوو حیزبی سەرەکی کە یەکێتی و پارتیای بابڕێەوە نا ئێستا پارتی ڕازی نییە بەوە هەوڵەدا یەکێتی نیشتیمانی وەکو هەر حیزبێکی ئاسایی وەکو گۆڕان وەکو بزوتنەوەی ئیسلامی وەکو یەکگرتووی ئیسلامی معاملەی لەگەڵا بکە ئەوە یەکێتی نیشتیمانیە کە ئەم موقعی خۆی پێقبول ناکرێ دەسوقاجە کتێبەوەی کە بتوانێت پێگەی خۆی بگەێنێتەوە سەر ئەو ئاستی کە ئەو پەیوەندی و موقعی کە جاران لەگەڵ پارتیا هەبووە ئەگەر ئاوڕبینەوە لە خودی ئەو قسانی کە ئێوە لە پرسیارەکەتانە سەبارەت بە باڤڵ هێناتانەوە تاان لە هەر قسێکی سەرانی یەکێتیاڵە ئێمە ئامادەین ڕێکەوین ئەو پارتی ڕێناکەوێ ئەوە ئەوان واقعانەوەیان ڕاستی تێدا پارتی یاریان لەگەڵەکە لە سەرێک بانگەوازەکەن کە ئێمە ئامادەی ڕێکەوتنین بەڵام لەگەڵ نزیک بوونەوەی هەر کۆبوونەوەیەکە مەسەلەیەکە تەقێنەوە بۆ ئەوەی کە ئەو ئیتیفاقە بچێتە دواوە و بە دڵنیاییەوە ئێستا تەبلیغاتەکانی پارتیەوەی زۆر پێوە ڕاش دیارە تاکیدکردنەوە لە سەر هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستان بۆ ئەوەیە کە ئەزانێ ئەو یەکێتی تیا شکستێکی گەورە ئەخوا و ئەزانێ لەسەر ئەمە حسابەکە و ئەو کورسەکانی زیاکە ئەو جارە ڕەنگە حکوومەتی یەک حیزبی پێک بێنێ ئەمە پێمانەڵێ کە قسەکانی پاڤێڵ تاڵەبانی لەسەر مەسەلەی نەوت و ئەمانە تەبلیغاتێکە لە تعبیرەکە لە موقعی لاوازیەکێتی لە پاشەکشە لە شۆڕبوونەوەی ئەو جێگاوڕێگایی کە پێشتر لەگەڵ پارتیا هەبووە بە تعبیریش لەواکە کە ئەوە پارتیە قدرەتی یەکەمە لە کوردستان و هەوڵەدا ئەو ئەحزابانی کە منافسی و ڕقیبی بوون لە دەورەی پێشوە لا بخاتەوە و ناچاریان کە ملبن بە سیاست و ئیستراتیژە کە پارتی وکو حیزبی یەکەم لە کوردستانە بۆ باڵا دەستکردنی خۆی بەسەر حیزبەکانی ترا گرتوێتێ بەر دو پرسیارم سەبارەت بە کاریگەریەکانی ئەم ڕێکەوتنێ لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی لە کوردستاندا سوالگوزارم مەگەر بە کورتی لەسەر ئەوەش سەرنجی خۆتان بدەن بە بڕای من ئەم ڕێکەوتنە یعنی ئەم ڕێکەوتنە کاتیە یعنی ڕێکەوتنی هەم پایدار نییە هەم کاتیە بۆ ئەو بەسراوە کە بودجە پەسەندکەن و دوای ئەوە بودجە ئەبێتە ئەو بنەمای ئەوەی کە ئایا بارودۆخی کوردستان یا عێراق ئەبوژێنێتەوە یان نا ئەمە پرسیارێکە معلومە ئەگەر سەد چەند وردەیەک ملیار بودجێ عێراق بێ ئەو بڕژێتە بازارەوە نەوعێک کرانەوەیەک لە اقتصادا ڕوئیان کێشەی اقتصادی کوردستان و عێراق بەڕای من ڕەبتی بە مەسەلەی تەنانەت هەناردەکردن و فرۆشتن و نەفرۆشتنی نەوتەوە نییە ڕەبتی بۆ قەیرانە جیهانی و ناوچەیەوەیە کە هەموو بازاری دنیای گرتوتەوە ڕەنگە بە شێوەیەکی کاتی یا لە ڕواڵەتە بەعزێ کێشەی بازار و فرۆش و خستنە ڕووی درا و ئەمانەوە چارەسەرکە بەڵام کوردستان لە حاڵەتێکی ئینتیزاریایە اقتصادی کوردستان وەختێ ئەتوانێت چارەسەر بێ کە اقتصاد لە عێراق و دەورەیەکی ڕەونەق پێک بێنێ و ئەمەش بەڕاستی کێشەیەکی اقتصادی نییە کێشەیەکی سیاسیە هەتا سەرمایە وەختی توانێت ڕووکاتە ئەم وڵاتانە و ڕووکاتە هەرێم و بازارەکانی عێراق و لێشەوە بۆ کوردستان کە ئارامیەکی سیاسی بێ کە دەوڵەتێکی سەقامگیر پایدار بێلانی کەم 50 ساڵ 25 ساڵ ئاسۆیکی ئارامی لەبەرچاو بێ کە بتوانێت خەڵک قایلکە بۆ ماوە درێژ لە ژێرسایی دەسەڵاتە بمێنەوە و ئەترازەکانیان بچێتەوە ماڵەوە بەڵام ئێمە بین ئێستا ناوچەکە لە گێژاوێکایە و دنیاش بەهۆی ئەو تەقسیمە
کە لە نێوان سەرهەڵدانی بلۆکبەندی ئیمپریالیستی و ناوچەیەکانەوە پێگاتووە معلوم نییە سیستەمی ئەمنی و ئارامی سیاسی کەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەڕێتەوە کە عێراقیاتی تا سەرمایەکان ڕووی تێبکاوە عێراق بتوانێت قەرزەکانی لە بازار لە سندوقی دراوی نێودەوڵەتی وەرگێ و بتوانێت دەورەیەک بۆ دووبارە ئەوەی کە پێڵێن چاکردنەوەی کۆمەلگا بە تایبەتی کە زەربەکانی جەنگەکانی کەندا و لی داوە و شەڕەکانی داعش شەڕی موسڵ ئەمانە جارێکی تر سازدانەوەی ژێربینای ئابووری و سوکنا و پێداویستیەکانی دەورەیەکی گەشەی ئابووری لە عێراقا پێک بێنێت تا شەپۆلەکەی بۆ کوردستان بێ. کوردستان اقتصادەکەی وە سیاسەتەکەی ئێستا بە تەواوی تابع ئەو لەژێر کاریگەری ئەو ڕەوەند و ئاڵوگۆڕانەیە چ لە ڕووی اقتصادی و چ لە ڕووی سیاسیەوە کە هەیە لە عێراق. نمونەی دراو وەختێ سەری دراو دۆلار لە بەغا بەرز بۆ سەری دیران شکار ڕاستەوخۆ کاریگەری بوو لەسەر هەڵکشانی نرخی کاڵای پێویستیەکان و گرانی و بێدەرەتانی و زیابوونی بێکاری و کەمبوونەوەی فرسەتەکانی کار. بە دڵنیاییەوە ئەمە ئەسلی قەزەکەی من پێم وایە ئەم ڕێکەوتنە حتا ناتوانێت وەزئی خەڵکی ژیان و گوزەرانی خەڵک خۆشکە، چونکە قەرار نییە لەو ڕێکەوتنە نەباسی ئەوەکە کە موچەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە یەکسان کە نەباسی ئەوە کرێکە موشە نەدراوەکانی خەڵک بدرێتەوە، نەباسی ئەوە کرێکە ئاوەدانی و دامەزراندن مرکزی بکرێتەوە. هیچی ئەمانە لە قەرارێکان نییە. بۆیە خۆشخەیاڵی ئەگەرمانەوێ باشبوون و دۆخی ژیانی خەڵک لەم ڕێکەوتنەوە ببین بە پێچوانەوە بێ خەڵک داخوازەکانی بۆ نان و کار و مەعیشەت ئەبێ لە قورژی ئەم دەسەڵاتانە بێنێتە دەرەوە و بەخەبات و ناڕزایەتی خۆیان داخوازەکانیان بۆ باشبژێوی یەکگرتو و سەراسەری بکەنەوە و ڕۆژانەی خەی دەسەڵاتدارانی پێ بگرن. پێم خۆشە پێش ئەوەی کۆتایی پێبێنین دوو پرسیاری بینەران بێن بەسەر شاشەکە و ئاراستی ئێوە بکەم ئەگەر ئێوەش بە کورتی وەڵامیان بدەنەوە. بەڵام پێش ئەو دوو پرسیارە سەرنجی بینەرێکیش بێن بەسەر شاشەکە بازەوە دەکا کە دەڵێت چەندە جێگە و ڕێگەی حکوومەتی ناوەندی سەقامگیرتر بێت هێندە جێگە و ڕێگەی حکوومەتی هەرێم و بەتایبەتی یەکێتی لاوازتر دەبێت و ناچار بە پاشەکشە دەبن. و دوو پرسیاری بیدەران یەکەمیان باز لەوە دەکات لە وەڵامی قسەکانی ئەوەدا ئەی هۆکاری ئەم هەموو هاتوچۆی سەرانی یەکێتی بۆ بەغداد بۆچی دەگەڕێتەوە؟ و پرسیارێکی تریش ئەوەیە ئاخۆ پێتانوانە بێت هۆکاری سەرەکی پرسی گازی ناوچەی چەمچەماڵ بێت. ئەم پرسیارانە ئەگەرچی ڕەنگە زۆر ڕەپشتیان بە یەکۆنەوێت بەڵام بە کورتی وەڵام دەنەوە سپاس دەکەم. بەڵێ بە بڕای من ئەوانەی کە یەکێتی ئێستا پەلەقاژە کە هەوڵەدا مناسەباتی لەگەڵ ئەحزابەکان هەتا هەوڵەدا بە پشتیوانی ئێران ڕاکێشێ فشار خاتە سەر ئەحزابە شیعیەکان کە باڵانسی نێوان یەکێتی و پارتی بە جۆرێ بگۆڕێ و پارتی ناچارکە بەوەی کە یەکێتی بچێتەوە و ئاستی کە ئیتفاقی استراتیژی بکەن چوزانم بکەونەوە دەورەیەکە گەرم جارە 50 بە 50 نەبێر لانی کەم بۆ ئاقارەیە بڕواکە 45-55 چوزان لەم بەم نیسبەتە نەوعێک جێگای خۆی بێنێتەوە. من پێم وایە هەموو ئەو هەوڵانەی یەکێتی چ لە ئاسی ئەحزابەکانی کوردستان بۆەوەی کە مەجلیسێک لە ئەحزابە کوردستانیەکان پێک بێنێت چه هەوڵەکانی لە بەغا ئەو پەلەقاژەیە کە وتم بۆ ئەوەی کە ئیعادەی موقعەتی خۆی بۆ پێش هەڵبژاردنەکان بۆ پێش هەڵبژاردنی ینی ئاخری حکوومەتی عێراق بگەڕێنێتەوە بیگەڕێنەوە بۆ دەورەی کە بتوانێت پارتی نەتوانێت حەزفیکا و ڕۆڵ و نەخشی لاوەچی کاتەوە. لەسەر مەسەلەی ئەمەی گاز و ئەوەی کە لە چەمچەماڵێم پێم وانە ئەوە بتوانێت بەکولی گازی چەمچەماڵ یعنی لە بازاری گیانە ئەو ڕۆڵە ئەساسیی نییە، ئەو نیسبە ڕێژەی نییە کە بتوانێت وەڵام بە بەشێکی زۆری نەقسی کەمی غاز لە بازاری گیانیا باتەوە. بەڵام تەبعاً ئەتوانێت کۆمەک بکە بە پێگەی اقتصادی هەرێمی کوردستان دەسەڵاتەکەی واتوانێت کۆمەک بکە بە دەسەڵات لە عێراقا و نەوعێدا هاتیان پێبا. بەڵام بە بڕای من کێشەی ئەم لایەنانە زۆرتر سیاسیە تاوەی اقتصادی بێت. طبعاً وەختێ سیاسیش بێ دەرکەوتنی ئەم
کێشانە حتمما نەچێتە پای مەسائلی ورتری بمبەخشن پرسیارەکانی ترم لە زهنا نەماک تا پەیوەندی بە جێگە و ڕێگەی یەکێتی و سەردانەکانی یەکێتیەوە بۆ بەغداد هەبوو. بەڵێ من پێم وایە هەر وەکوتم هەوڵدانەکانیەوە یعنی ئێستا یەکێتی کردووە بە منافسێک کە هەر کاتێ پارتی بڕوا بۆ بەغا ئەمانژەچن بەڵام سەرنجامی ئەم سەردانانە یەکێتی چی لێ سەوز بووە ئەوە پارتی بە یەکتەرەفە چوو بەبێ قوبات تاالبانی بەبێ وەزیرەکانی یەکێتی بەبێ حتا وابزانم وەزیرێک لە وەزیرەکان کە لە نێو کۆبوونەوەکانی پێشووترە لە وەفدی سەردانەکانیان بۆ بەغا بەشدار بوو ئەوانە ئێستا هیچی نەماوە پارتی خۆی یەکتەرەفە لە ئەنجومنی وەزیرانەوە بڕیاری دا و ئەو ئیتفاقی پێهێناوە یعنی ئەمێ بڵێم ئەم کارە دیبلۆماسیانی یەکێتیەکە من پێم وایە تعبیرەکە لە داشکانی مۆقعەتی یەکێتی و هەوڵێکە بۆ ئەوەی کە بتوانێت بەر بەم مۆقعە لاوازەی یەکێتی بگرێ و بتوانێت پشتیوانەی حزابی شیعە بە تایبەتی جمهوری ئیسلامی بۆ فشارخستە سەر پارتی بۆی کە بتوانێت لە هاوچێشێکی تازەترە بە قازانجی هەڵسانەوەی ڕۆڵی خۆی بیخاتە کارەوە. خەسرەوە سایە زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاسانەکەم و هیوادارم وەڵامی پرسیارەکانمان دابێتەوە ئەگە پرسیارێکیش بوو فرسەتی ترمانە بێ و من لە خزمەتە بم. زۆر سپاس هیواداری. ئازیزان وشانێک دەدەین و پاشان لە یادی 3 ساڵەی دامەزراندنی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتیدا لەگەڵ ڕێوەر عارف چاوپێکەوتنێکمان دەبێت. وچانێکی بچووک و دێنەوەلات. مەڵێ بینەرانی عەزیز بەیانی 13 نیسان دروست 3 ساڵ تێتەپەڕێت بەسەر دامەزراندنی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتیدا ئەوەی کە ئەم تۆڕە چی کردووە و لێرە بەدواوە چی دەکات و هەندێ وردەکاری تر و سونەت و شێوەکاری ئەم تۆڕە چی دەبێت بە هەدینی حاجی بەکر تارتاش ناسرا و بە ڕێبوار عارف و تەبێژی تۆڕی ناوبراومان لەگەڵدایە. ڕێبوار عارف ئێوارت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. زۆر سپاس بنەرجیان هیوادارم هەمووتان باشن و زۆر هاوکارەکان سڵاویان گێنم و هیوادارم بەرنامەیەکی بە سوودمان هەبێت لە تێپەڕاندنی 3 ساڵ بەسەر مێژووەدا. زۆر سپاس. لە زۆر ڕۆوە لە سەر تۆڕی هاوکاری کۆمەڵاتی ئەگەر بکەین و میش پرسیارم لەم بارەیەوە ئامادە کردووە بەڵام ئەمە پێش هەر شتێک هەڵبەت پیرۆزبایتان لێ بکەم کە 3 ساڵە ئەم تۆڕە توانیوێتی ئیدامە بەکارەکانی بداوە سەرکەوتوو بووە لانی کەم لە ڕوانگەی منەوە لە ڕوانگەی ئێوە خۆتانەوە خاڵی بەهێزی ئەم تۆڕە چییە؟ زۆر سپاس بنەرجیان جارێکی کە بۆ تۆ بۆ هەموو هاوکاران و بۆ هەموو گوێگران و بینەران و بیسەرانی بەرنامەکەمان نەکە لەم بەرنامە بەڵکو لە بەرنامەکانی ڕابردووە کە بە دوچوونیان کردووە بە تابەت ئێوەش کە خۆتان ماندوو بوون چەندین جار چاوپێکەوتنتان کرد و دەرفەتان داوە کە ئێمە لە بارەی کاروباری تۆڕەکانەوە قسە بکەن جێگەی پێزانین ئێمە بووە. حەزەکەم کێشەمو شتێەوە بڵێم ڕەنگە ئاوردانەوە لە مێژوویە کە بۆ 3 ساڵەم و پێشەگەڕێتەوە ئەو جیاوازی هەبێت کە لە واقع باز لە تاریخ و مێژوویەکەکەین کە بەداخەوە ڕەنگە زوو لە بیر ماسوو بێتەوە ئەویشنە لە بەخاتی ئەوەی کە ڕوودا و کارەسات و قەت و ئام و کوشتارەکانی و گیان لە دەزانی زیاتر لە 4 ملیۆن ئینسان بەلامانەوە کەم بەهای هەبوو بێ یا بەلامانەوە بە هەرحاڵ ئەوە نەبێت کە ئێستاش لە عماقمانە لە ناخمانە کاریگەری خۆیدانە نابێت چ لە ژیانی ڕۆژانەوە چ لە دەزانی خۆشەویستترین و عەزیزترین کەسانێکە لەگەڵمان بوون کەس ئینسان هەرگیز بیریرەوە ناکردەوە بەهۆی حاڵەت و نەخۆشیەکەوە دەکرێت مەقتایشی تاریخی 4 ملیۆن ئینسان ژیان لە دەست باز یا لە 10 ملیۆن ئینسان بێکار بێ و کۆمەلگای بە هەموو جۆرە لە گۆڕانی پیا بەکارهێنا سیستەمی کار سیستەمی پەروەردە زۆر مەسایلی کە بەڕاستی لەو مەقتەعە کارکردنی ئێمە و بەدەستبردنی ئێمە بۆ ئەم پرۆژەیە
یەکجار هەسیار بوو چونکە مازانی جیاوازەوەی کە دۆخەکە بۆ خۆی جیاوازە ئێمە ڕوبەڕووی بارودۆخێکیش بینێتەوە کە خەڵکیە بێ خۆی بپارێزێ لە کاتێکا جەوهەری کاری ئێمەەوە بوو ئەوە بچینەتە سەر شەقام بچیانەتە دەرەوە بچیناتە ناو کۆڵام بە کۆڵام بە دوای خەڵکەوە بوونایە بە دوای پرسیار و ژیان و گوزەرانیانەوە بوونایە ئەمانە هەمویان و دۆخێکی تازەیان بۆ ئێمە خۆڵقان کە پێویستی بە خوێندنەوە هەبوو نەمانەتوانی هەروە ئاسان باز بین بەسەر ئەو بارودۆخە لەبەرەوەی نەمانەویست لە هیچ شێوەیەک لە هیچ شێوازێک لە هیچ ڕێگە و ڕەوشتێکی ئەو کۆڕ و کۆمەڵانەی ڕابردوو کاری ئەوان دووبارە بکەینەوە تەقلیدی بکەین بە شێواز و سونەتەکانی ئەوان کارکەین ئەمانش بە شێوازێک کارکەین لە پێش هەموو شتێکەوە کە ئینسان لەو مەقتەعە ئەو کارەساتە گەورەی لێ خۆڵقا و لێ هاتوتە پێشەوە ئێمە بتوانین ڕەمزی ئینسانیەت و ڕەمزی هاودڵی و ڕەمزی هاوفکری و ڕەمزی خۆشەویستی و محەبەتی نێوان ئینسانەکان بەهێزکەین بەهای ئینسانیان عیزەت و کەرامەتیان بەهێزکەین بەڕاستی هەر بۆیە ئەمە ماوەیەکی برد بۆ ئێمە تا ئەوەی کە ئەو ڕێگە و ڕۆژتانە بدۆزینەوە کە بتوانێت بمان خاتە سەر ئاڕاستەیە کە خۆمانی تیا بدۆزینەوە چ وەکو شێوازی کارمان چ وەکو سونەتمان چ وەکو ئەو ڕێگەیانەی کە ئێمە قەت هەرگیز لە بیرمان نەکردووە بیرمان لێ نەکردبەوە کە ئەکرد لە بارودۆخێکیوە چ ڕەوشێ بگرین لەدەست چه شێوازێ بگرینە دەست بەدابەتی بەداخەوە بارحاڵ کارەساتەکە لە ڕووی تراژیدیاوە بۆ کۆمەلگای ئێمە یەکجا گەورەتر و قورستر بوو لە وڵاتانەی ئەوروپا بارحاڵ بەڕادەیە لە وڵاتەکانی کەی دنیا بەڕادەیە خەدەمات گەلێکە بوو بیمەی بێکاری هەبوو بیمەی ژیان بیمەی تەندروستی و هەندێک ئیمکاناتە بوو ئینسانی بڕێ ئارامترە کردەوە یاخود بە جۆر لە زۆرەکان ئینسان پارێزراوتر بوو بەڵام ئێمە لەو سەردەما ڕوبەڕووی بارودۆخێ بووینەوە کە تەنانەت هاوڵاتیانی لە کۆمەڵگەی کوردستانە موچەی ژیانی مانگانەکانی خۆشیان وەرنائەگرت یعنی سێ چوار مانگجارێ ئەگە وەریانەگە ئەریا وەریان نائەگر لە هەر حاڵە و ئەمە سەختیەکی قورسیەکی زۆر گەورەتری هێنایە بەردەم ئێمەوە لە واقعە کرێکارێک دەستفرۆشێک زەحمە کێشێکە بە نانی ڕۆژانە دەژی و بە دەستفرۆشی دەژی وەختێک کە تۆ ڕێلی ئەگری کە بێ بچێتە ماڵە بۆ خۆپاراستنی پرسیار لەسەر نانە و لە ڕاستیە بۆ ئێمەش کە لە دەست پێکی کارەوە وتمانەمە ئەبێ شتێ بکەین لەو ئەندازە و قەبارەی کە خۆمان ئەتوانین ئیمکانی هەیە بۆمان پشتبەسوو بە دەور و بە دۆست و کەسانێکی دەوروبەری خۆمان ئەم پرسیاری نانە هەنگاوی یەکەمان بێ بۆی کە پەیوەندی دروستکەین بۆی وەسڵ بین بە کۆمەلگاوە بۆی لە لایەنی کەمی ئەو پێداویستیانەی ژیانی ڕۆژانە بۆ خێزانێک بۆ 10 خێزان بۆ 100 خێزان بۆ هەرچەندێکە لە دەستمانە بێت پەرەی پێ بدەین بەڵام لە واقعا ڕۆشتە ناو ئەم بابەتە هەم کۆمەلگا بە خێرایی ئاسی چاوەڕوانەکانی لە ئێمە سووە سەرەوە و هەم ئێمە محکوم بین کە ئەوەی کە ئەبێ ئێمە ڕێگەی گەب دۆزینەوە بۆ هاوکاریکردنی ئەو خەڵکەیە ئەمە وای لێکردین بەرحاڵ بچین هەم لە ناو کاروباری خۆمانە ڕۆچین لە واقعا هەم ئەو ئاستە لە چاوەڕوانی خەڵک ڕۆژ بە ڕۆژە خوێنینەوە ئێمە بەرحاڵ بۆیە هاتین بیرمان لەوە کردەوە کە خەڵکانێکی زۆر هەبوو جلوبەرجی ڕۆژانەیان نەویست تەندروستیان نەویست حەبوو دەرمانیان نەویست بەرحاڵ بەتابەت ئەتوانم بڵێم مەسەلەی تەندروستی مەسەلەیەکی یەکجا گەورە بوو لەو سەردەما کە بەرۆکی بێ ئەم کرد ئەمانە ڕۆشتن بۆ چەندین بواری کە بەرحاڵ بەرشیان پێگەتین کە دۆخەکە تۆزێ ئارامتر بووە بە تایبەتی شتێک کە ئێمە زۆر لی نیگەران بووین باری تەندروستی دۆخی خەڵکی کوردستان بوو لەسەر ئەمە ڕاوەستاین بەڵام بەمەشەوە هێشتا ژینگەیەکی ناتەندروستدار هێشتا بارودۆخێکی زۆر سەخت هاتە پێشەوە بۆیە مەسەلەی ژینگەش بوو بە بابەتێکی کە بۆ ئێمە دۆخێک دوای تێپەڕبوونی 2 ساڵێ تقریباً لەو وەزعی بێکاری و هەژاری و نەداری خەڵکا بیرمان لەوە کردەوە بە دوای ڕێگە و ڕەوشی کە خەڵکابین کە خەڵک بتوانێت هەم بچێتە کۆرس و فێرگە و بەرحاڵ دەوراتێ ببینێتەوە کە بێتە هەوێنی بەتەسەوەکردنی ئیشوکار و بژێوی ژیانیان و هەم هاوکاتیش بەرحاڵ وابێ کە ئێمە هەلیکار بۆ خەڵکانە دابینکەین ئەمانە ڕۆشتن تا ئەو شوێنەی کەیتر میکانیزم و شێوازی جێوار زۆرمان هێنایە پێشەوە یعنی بەپێی هەر مەقطەی تاریخی ئێمە وەڵاممان بەو شتە ئایاەوە کە لەناو کۆمەلگا ئەولویەتی هەبوو یان لەماو کۆمەلگا بەرۆشی پێگرین یا ئاسی چاوەڕوانەکانی خەڵق لە ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئینسان هەسی پێکرد کە فراوانتر و جدیتر ئەم هاتە پێشەوە بووە مەسەلەکان وای هاو لە ڕۆژگارێکە ئێمە گەتەنیا باسی 3 مانگی ڕابردووکەین بەرحاڵ لە 3-4 مانگی ڕابردووە ئێمە بینیمان بەداخەوە کۆمەلگەی کوردستان لەلایەن جمهوری ئیسلامیەوە بەرحاڵ چەندین جا بۆرمان کراوە لە 6 مانگی ڕابردووە مەسەلەی بوومە لەزەر لە سووریا و تورکیا هاتە پێشەوە و زۆر مەسایلەکەی ژیانی ڕۆژانەی خەڵک بەرحاڵ نەهامەتگەلێکی گەورە هاتە پێشەوە کە ئێمە هاوکات دەمانویست لەسەر هەموو ئەمانە ڕابوەستین وڵام پێ بدەینەوە
نقطة قوتي إما لسر أويك إما تشنتواني ميتمان وتشن نزاحت ما هنا بي وتشن سركوتمان لكاركاني خمانا هنا بيت للراسي لو تيجشنو ولا أول الرجل إما دسمان بيكر بلاي خمانا وروشن بود إما جماريش يكجار كمل لبنجكاني دستي أبرين وتينا أبرين بالحال بلام إرادة ما كر بلام قناعت ما بخمان هبو بلام بيمان وابو أم بارودوخي إما أتواني بلامي بي بدينو أجر شيء جمارة كمان يكجار كمان بەڵام دەشمازانی لە کۆمەلگا ئینسانگەلێکی ئازادی خواست ئینسانگەلێکی دۆسۆز لە دەوروبەری ئێمە هەن بۆ هەر کەسێ بۆ هەر کار بۆ هەر مەسەلەی ڕێیانتێکەن بە دڵنیایی هاوکاریمانەکەن و دیارە پێشەوە ئەوەی کە بوو بە تایتڵی ئێمە ئەوەی بوو بە کاری ڕۆژانەی ئێمە ئەوەی لە 3 ساڵی ڕابردووە ئەتوانین بوو بە هەویەتی کاری ئێمە لە ڕاستیە ئەو بوو ئێمە ئەمانویست ئەم شتەیە لە کۆمەلگەی کوردستانە بەهێزکەین کە هاودڵیە کە هاوبشتیە کە کاری هەرەوەزی و پێکەوە بوونە ئەمە ئەو سکەیە بوو کە ڕۆژ بە ڕۆژ ئێمەی تیا ئیدغامە بووین تێدا و زیاتر فراوانە بووینەوە و زیاتر دەرفەتی ئەیە بۆ ئێمە کە جیاوازیەکانی خۆمان لەگەڵ تەواوی کۆڕ و کۆمەڵەکانی کا لەگەڵ تەواوی سونەتەکانی کا بە ڕۆشنی بەرجەستەکەینەوە و ئیشی لەسەرکەین و ئەم ئیشکردنە بێتە مایەی بەهێزبوونی خۆمان و بەم معنایە ئینسان ئەگەر ئاور لەسەر ئەو 3 ساڵە ئابلاتەوە کە تو ئەبینی مەسەن لە 3 ساڵی ڕابردووە ئێمە ڕەنگە بۆ هەزاران ماڵ بەبێ هیچ گومانەیە خواردنمان بردبێ بۆ هەزاران ماڵ جلوبەرگمان بردبێ 150 کەس بەرحاڵ ئەمەلیات و پێداویستی تەندروستی ئەو شتانە بووە بەرحاڵ ژمارەیەکی چەندین سەد کەسێ هەری کاریان بۆ هاتوتە پێشەوە یاخود فێرگیان هاتوتە پێشەوە لەو بوارانەی کە ئێمە کارمان کردو ئینسان ئەحساسەکە بە ئەندازەیە قورسایی ئێمە لە کۆمەڵگەی کوردستانە خەریکە ئەتێتە ئەو دووڕیانەی کە جێی خۆی کرێتەوە تەنانەت حیزب و بزوتنەوە سیاسەکانی کەش خەریکن تقلیدی ئێمەکەن ئێمە هەر لەم چەند مانگی ڕابردووە چەندین کەس لە کۆڕ و کۆمەڵ لە کوردستانە هاتوون ئەو ڕەوشتانەیان باس کردووە بەبێ ئەوەی کە ناوی ئێمە بەرن کە بەرها کۆمەکەکەین بە چ ڕەوشتێ هاوکاری خەڵکەکەین بە چ ڕەوشتێ ڕێک زۆر بە پێچەوانەی کارنامەی حتا خودی خۆیان بەڵام ئەم کارنامەی وای دەکرد ئێمە کرد ئەو تێگەشتنە وای لە کارەکانی ئێمە کرد و ئەو بڕوا بەخۆبوونە ئێمەی وایە کرد کە زۆر ئاسان بچینە ناو خەڵک و زۆر ئاسان کۆمەڵایەتی بینەوە و زۆر ئاسان ئەو ئەسەی لە 5-6 کەس و 10 کەسەوە بین بە 100 کەس و 200 کەس و ژمارەی یەکجار گەورەتر لە کوردستانە و لە بەشێکی لە هەندەرانە و ئەمە وای لێ کرد بەرحاڵ بەتابەت کە ئێمە ڕۆژ بە ڕۆژ جیاوازیەکانی خۆمان لەگەڵ ئەو ڕەوشتانەی دیکە بەرجەسا کردەوە حتا خەڵکان و کەسایەتیکەی کە هەبوو لەم دەوروبەرمان لەناو حزابی سیاسیە بوون لەناو بزوتنەوەکانی کا بوون بەڵام ئازابیان هەبوو بە شێوەی کاری ئێمە هاتن لەگەڵ ئێمە کارێکن بۆیە ئێستا بڕەنجیە لە کاری ئێمە هەیە خۆشحاڵانە بەبێ ئەوەی هیچ کەسێ پێ بڵێت و ئاینت چییە چه حیزبێکی چه سیاسەتێکی ئێمە ئەوەمان بە سێکوچکەیە داناوە هاودڵی و هاوکاری و هەرەوەزی کە هەر کەسێک دەتوانێت خۆی تیابینێتەوە وەم پێم وایە جێخستنی هەر ئەندازێ لە کاری ئێمە لەم بوارە ئەو نقطە عەطفەیە کە بەرحاڵ ئێماکرێ بۆ مێژوویەک شانازی پێوەکەین ومن پێم وایە لە شتەکان کە لە سەرەتاوە زۆر کە سەرزەنشتی ئێمەیە کرد تەوانجی ئەدا بە زۆر لە زۆرەکان فاڵی دەگرتەوە بۆەوەی کە ڕەنگە چەند ماجێکی کە نامێنن لەگەڵ گەرمگوڕی باس و بارودۆخەکە بەرحاڵ ئەمەش دەتواتەوە بەڵام بە پێچەوانەکەی ڕوویە بە شایەتی خودی ئێوە و هەموو بینەر و بیسەرانی کە ئاگایان لە کاری ئێمە هەیە ئێمە لەم سەڵانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بە فراوانتر بەهێزتر و باشتر هاتوونەتە پێشەوە ڕەنگە بۆ هەندێک لە بینەران ڕۆشن نەبێت کە خودی کار و ئامانجی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی چییە ئەگەر لەسەرەوە قسەیەکی کورت بکەن و هەروەها پێم خۆشە سەرنجێکی سەرنجڕاکێشی بینەرێکیش بێن لەسەر شاشەکە و باس لەوە دەکات دەڵێت کە بەجیا لە کاری مرۆڤایەتی پێویستە لە پاڵیشی دیاکاری هۆشیاریکردنەوە ئەنجام بدرێت ئەگەر لەسەر کارەکان و سەرنجێکشە لەسەرم سەرنجە هەبێت فەرمون بە کورتی ئەو سەرنجە پارت بەڕێزێ بۆ دەستی خۆش بێت چونکە بەڕاستی لەگەڵ دروستبوونی کاری ئێمە بەشێ لە کاری ئێمە هوشیاری کۆمەڵایەتی خەڵک بووە و ئێمە لەسەر هەموو ئەو مەسایلانەی دەرگیر بووین لە ڕێگەی کۆبوونەوە لە ڕێگەی دیدار و لەگەڵ ڕێگەی قسە و باسە بە لە ڕێگەی تێگەشتنمان لە ڕێگەی کە ئەمڕۆ ئێمە لە سلێمانی ئیمکاناتێکمان هاتوۆتە دەستەوە ئەمە سنەتێکی جیاوازە ناونووسی ناکەین ناڕۆین فاڵ بگرینەوە ناڕۆین بەرحاڵ کەسەکە داواکەین ئەچینە ناو خێزانەکەەوە بارودۆخەکە ئەخوێنینەوە قسە و باسییان لەگەڵاکەین لە ڕووی ڕۆحی و ئینسانیە و بارها هەوڵەدەین کە هاوخەمی و هاودڵی و هاودەنگیان لەگەڵا بکەین و بە زۆر لە زۆرەکانی لە ڕاگەیاندن و لە ئەدەبیات و لە چاوپێکەوتن و لە قسە و باسەکانی خۆمانە ئێمە هەمیشە پشمان بەوە بەستووە کە ئەبێ ئەم تەرەفەی وشیاری کۆمەڵایەتی فراوان کێنەوە بۆ یەکێلو میکانیزمانێکە گرت بێتمان بەدەستەوە ڕەنگە ئەو کۆرسانە بێکە گرت بێتمان ڕەنگە هەریکار بوو بێ ڕەنگە هاتنی خەڵکانێکی تازە بێ بۆ ناو کارەکانی ئێمە لە ڕاستیە ئەمە
ئەتوانم بڵم لایەنە هەرە پەرشندارەکەیەتی چونکە ئەو ڕێکخراوە و ئەو کۆڕە و ئەو چەند کەسەی کە لە سەرەتاوە لەسەر سفرەیەکی خاڵی هاتن بنیاتی جۆرێ لە کاریان دروست کرد کە بەهەرحاڵ بەشێکی ئەوەیە کە وعی کۆمەڵایەتی خەڵق دیارە پرۆسەیەکە پەیوەندی بە توانە و قودرەتی خودی ئێمەوە نییە، بەڵام هاوکاتیش ئێمە ئەمەمان نەخستوەتە پشتی جۆوە یاخود بابەتێکەوە کە نەکرێت ئاوری لێبینەوە. بۆیە ئەوەی کە ئێمە کردێتمان ڕەنگە زیاتر لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندن سوسیال میدیاوە بووبێ بۆ تێڕوانینەکانی خۆمان، بۆ تەعەمقی خۆمان. ئەو بەحسەی کە لەسەر وشیاری خەڵکەکەی یەکێ لە پایەترین کارەکانی ئێمە مەسەلەی ڕێکخراوبوون بووە بە پێچەوانەی زۆربەی زۆری هەموو ڕێکخراوەکانی کەوی یا زۆر لەو منەظماتانەی کە لە کوردستانە دروستە بن ئەچێ ئۆفیسێک کاتەوە نووسنگەیەکە کاتەوە کۆمەلگەی مەدەنیە 4 کەس بە دەوری خۆیان 4 کەس تەوزیفەکە لە هەر حاڵە ئەمانە ڕەوشی کاری ئەوانن. بەڵام لە کاتێکە ئێمە بەبێ هیچ شێکل لەو کەسانە هاتوین لە ناو کۆمەلگاکە ئەمانەیە نەریتێکی کە ڕەوشتێکی کە شێوازێکی کە لە کارکردن لەوەی کە تۆ یەکەم حەڵقەی خۆت بۆ ڕزگاربوونی خۆت بۆ کۆتایی هێنا بەم ئاساتەکە بۆ ئەم تراژیدیایی کە تێیدا دەژی ئەوەی هاودڵ بی هاودەنگ بی هەروەزی پێ بکەوکی هەرزی پێکەوە بژی ڕێکخراو بی یەکگرتوو بی بەدەم مەعانات و کێشە و گرفتەکانی یەکەوە بین و هەرەمە وای کردووە لە ئێمە بەهەرحاڵ خۆشحاڵانەیە ئەمەندە ئەم بابەتە چوینەتێتە پێشەوە تا ئێستا یەکێ لە پرشنگدارترین لایەنەکانی کاری ئێمە ژمارەیەکی یەکجار زۆر لە چالاکەوان و کەسانی شخصیاتی ژن لە کاری تۆڕەکانی ئێمە لە هەموو شار و یا لە زۆر لە شارەکانی کوردستانە هەیە و ئەمە دەرفەتێکی زۆری یاوە بۆ ئێمە ئەو تێگەشتەی کە ئێمە خۆمان هەمانە لەسەر مەسەلەی ڕێکخراو بوون لەسەر مەسەلەی دەخالەتی خوارەوە لەسەر بنیادیانی ژیانی خۆیان و یاخۆت لەسەرەوەی کە خۆت چۆن ئەتوانی ئیداری ژیان و گوزەرانی کەی خۆی بکەیت. ئەمە ئەمڕازی دووهەممان هەردوو ساڵ لەمەوە پێشەوە بیرمان لێکردەوە ئەی دروستکردنی سندوقی هاوکاریەکانمان بوو سندوقی کۆمەک بوو لە شوێنی وەکو هەولێر بەهەرحاڵ 40-50 کەس لە ئەم سندوقانە کۆبووەتەوە و هەموو مانجێ کاروبارەکانی خۆیان بەشێ بە ئەو ئیمکاناتە مادیە هێن لە شوێنێکی وەکو کەڵەچی بە هەماشێوە لە سلێمانی بەڕادەیە لە ڕادەکان لە هەر حاڵەمە بە هەماشێوە. ئەمە بەشێکە لەو ئیشانەی کە وعی کۆمەڵایەتی پێویستەکە ئەو شوێنانەی کە تۆ دەتوانی زەرفێتێکە ئیشی تیا بکەی ئەمە بکەی بە سنت و ئەمە یەکێ لە شتانەی کە سنت و ڕێگە و ڕەوشتەکانی ئێمە لەگەڵ هەموو کۆڕ و کۆمەڵەکانی کە جیا دەکاتەوە و خەڵکانێک زۆر ڕاحەتر لەگەڵ ئێمە بەهەرحاڵ ئینتیگرە ئەبن بەبێ ئەوەی کە ئاتوانم بڵێم ئەو 200 کەسەی کە ئێستا لە ناو کتۆڕەکانی ئێمان 180 کەسی ئەم بەڕاستی من لە ڕابردووان نەمەناسێت ئەگەر نەڵم 180 کەسیان 150 کەسیان نەمەناسی شوێن نەیانە ناسین کە شوێن بەڵام بەهۆی ئەم نوع لە ئیشکردنەوە بۆ ئەم جێخستنەی ئەم سنت و شێوازەی کارەوە هەمووان زۆر ڕاحەتر و زۆر بە قەلبێکی مرتاحترەوە یەکێ لە جوانیەکانی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی بە بڕوای من کە زۆر جێگەی شانازیە بۆ هەموو ئینسانانی کاریتیاکەن ئێمە لەو ڕۆژەوە کارەکەین ئیشەکەین پێکەوە خەڵق دێت بەڵام ناچێتە دەرەوە ژمارە و کەسانی ناو تۆڕەکەی ئێمە بووە بەهەرحاڵ ئیشی کردو ئەوەنە قەلبی لەگەڵ لێدانی ئەم حرەکەت و زوڵانەوەیە لەوانەیە بڵێم لە پەنجەکانی دەستێ ناپەڕێکە چوونەتە دەرەوەی ئێمە ئەوش بەڕاستی نەبە خاتوی ئەعترازیان هەبێ بە شێکی ئێمە گوزەران و شێوازی ژیانی خۆیان وا بووە کە دەرفەتی نەداون کە لەگەڵ ئێمە کارەکانی خۆیان بکەن بەڵام تۆ سەیرەکەی لە دیوەکەی کە ئاساسێکی کۆمەڵایەتی زۆر خۆش نزیکایەتێکی زۆر خۆش لەگەڵ ئەو ئینسانان لە نێوان ئەو ئینسانانە دروست بووە. من ئەتوانم بڵێم لە 2-3 شاری کوردستانە کە بەڕاستی دەورێکی یەکجار گەوریان هەیە لەو پەیوەندی کۆمەڵایەنە و ئەحساسە خۆش و ئینسانی کە لە نێو کارەکانە هەیان بۆ ئەو نقطەیە کە چەند ساڵم پێشمارێکی زۆر کەم یەکتریان ناسی بەڵام بە تێگەڵبوون و بە ئیشکردن و بە هاودڵی و بە هەنگاو بە هەنگاوی کاری ڕۆژانە وای لێکردوون کە بچین بەرەو ئەو شوێنەی کە فەزای کۆمەڵایەتی کاری کۆمەڵایەتی وعی کۆمەڵایەتی بەهەرحاڵ ئیشی لەسەرکەین و من ئەو دوو نمونەیە مەسەلەی ڕێکخراوبوون و مەسەلەی با بڵێن ئەو کار و شێوازی کاری لەسەر سندوقەکان وەکو دوو منەی بەرجەسە لە کارەکانی خۆمان هێنایەوە کە ئەکرێ شانازی پێوە بکەین. کۆمەڵی دەستخۆشی زۆر و پیرۆزبایی لە یادی دامەزراندنی تۆڕی هاوکاری کۆمەڵاتی هاتۆ هەروەها بینەرێکیش ئاماژە بۆ دەدات کە لە پاڵە بکارانی کە کارئینسانی کرا هەروەها پرۆژەی هونەر و مۆسیقا و وێنە کێشانیش لە سلەیمانی تۆڕەکانی هاوکاری ئەنجامیداوە لەگەڵ ڕێکخراوی پارێزگاری لە مافەکانی منداڵان. ئەڵبەت لە زۆر لایەتی شەوتم ئەکرێ قسەی پێ بکەین بەڵام کاتمان زۆر کەماوە ئەمەوێ دوا پرسیارم بۆ بکەم لێرە بە دواوەچی ئەگەر بێت ساڵێکی تر دووبارە لە یادی 4 ساڵەی دامەزراندنی ئەم ڕێکخراوەدا تۆڕی هاوکاری کۆمەڵاتیدا گفتوگۆمان کرد ئەم تۆڕە چی شتێکی تری کردی بێت جێی ڕەزامەندی ئێوە و شانازی زیاتری ئێوەیە؟ من بەڕاستی ئەوەی کە پێشە موشێ و شانازی کە تۆ باسیەکەی دوورترین سادەترین
کەسێکمان کە 4 ڕۆژ 2 ڕۆژ لەگەڵمان نبووە سەهمی لەم شانازیە هەیە دەوری خۆی هەیە جێگەورەگەی هەیە و ئەم ئەفتیخار و شانازیەی بۆ خۆی تۆمار کردووە بە ئاستی کەمترین ئاسی دەخالەتی خۆیەوە لەبەر ئەوی لە زەرفێت و شوێنێکە هاتووە کاری کردووە بە هەمووانە توانیمانە ئەم تاقە و توانایە بکەین و من ڕاستیەکەی لە بواری کارەکان لە بواری هونەر لە بواری هاوکاریکردنیکە لە بواری بارحاڵ هەندێک پێداویستکەی ژیانی ڕۆژانەی خەڵق لە بواری سوتەمەنی بە تایبەتی ئەمانە دابیکردنی دەرمان و ئەم شتانە زۆر مەسایلیکە هەیە کە دەرفەتەکان ڕێگەی ئەوە پێنەدا کە قسەی لەسەرکەین بۆیە لە ڕاستیە ئەوەی کە لەم ماوە ئەتوانم بڵێم لەم 3 ساڵی ئێمە کە کردومانە ئەکرێ لە شوێنێکە ڕاوە سابێتین ئێستا من بۆ خۆم پێم وایە ڕەفیقەکانی ئێمە لە دەستەی سەرپەرشتیار پێمان وایە و هەموو ئەو کەسانی کە کەسی و کادری بەرجەستەی ئەم جوڵانەوەین لە شارەکانی کوردستانە زەرفێتێکی گەورەی ئاڵ و گۆڕ لە ئەم ڕێکخراوە لەم تۆڕانە لە خۆمانە دەبینینەوە کە لە ئاندەیەکی زۆر نزیکە ئەوە بەدی ئەەکەینەوە کە بارحاڵ تەحولێک و ئاڵوگۆڕێکی کەیفی و کەمی لە ناو تۆڕی هاوکاری لە کۆمەڵایەتیا بێتە پێش چ لە شێوازی کارکردمان و فراوان بوونەوەمانە چ لە کاریگەری ئێمە لە ناو میکانیزمی ژیان و گوزەرانی خەڵکە چونکە ئێستا بۆ نمونە ئێمە حەڵقە باسی ئەو بوارانەمان کرد لەگەڵ ژیانی گوزەرانی خەڵکات چۆن هاتوین و لەبەرەوەی کە ئێمە ئەو شتەمان بە ئەساس داناوە کە شادی و هاودڵیکردنی خەڵک و هاوپشتیکردنی خەڵک و ژیانی هاروەزیە زۆر مەسایلەکەی کۆمەڵایەتی ئەکرێ بێتە پێشەوە کە ئاخیریان بانمونێک بێنن قسەی لەسەرکەین ئەوەیە کە ئێمە مانجەکە 1-2 مانگە مانجەکە بارحاڵ لە هێشتا بە شێوەیەکی فەرمیژنی وەکو کاری ڕاستی تۆڕەکان بەڵام 1-2 کەسمان خەریکین کار لەسەر مەسەلەی ئەوتیزمەکەی کە دیاریدە و حاڵەتێکی هەرە گەورە و پڕکارەسات و تراژیدیای کۆمەلگەی کوردستانە کە ئێستا جوڵەیەکی زۆر فراوان بارحاڵ بەڕێکخراوە ئەم جوڵەیە توانوێتی زیاتر لە 200 کەس لەناو ئەو خێزانەی کە منداڵیان هەیە لە دەوری یەکتر کۆکاتەوە و یاداشێ تەقدیمکەن لە پرۆسەی مانجەکە کەمپێنێکیان بەڕێخستووە ئەم کەمپەینە بارحاڵ هەوێنەکەی و یا دەسمایەکەی بێتەوەی کە لەگەڵ لایەنە بەرپرسەکان و پەرلەمان و هەموو ئەو شوێنانەی کە لەو یاداشتا باسکراوە دەکرێتە نقطەی بارحاڵ دیالەک و بەحث لەسەرەوەی حکومەت لە ڕووی تەربیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی بژێوی ژیانەوە لە ڕووی ژیانی کۆمەڵایەتی میسانانەوە ئاور بداتەوە و پێم وایە ئێستا ژمارەی یەکجار زۆری خەڵکیش پێش بابڵین لە سەر ئەم پرۆژەیەوە لەسەر ئەم بابەتەیە پشتگیریەکەن هاودڵیەکەن ئەمە ئەگەر نقطەی ئەخیری کارەکانی ئێمە بێ زەرفێتی کاری ئێمە بۆ فراوان بوونەوە لە ڕاستیە ڕۆژ بە ڕۆژ ئێمە سوژە و سەبجەکت و بابەتی زۆر جیاوازتر بینینەوە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە قدرت و توانایەکانی ئێمە ئێستا لە شوێنێکایە بەم وەسقەی ئێمە ئەحساسەکەین ئێستا ئیتر ناتوانین بەم شێوە بەڕێوەی بەرین چونکە ئێستا وامان لێ هاتووە سەرێکی قەویمان هەیە بەهێزمان هەیە گەورەمان هەیە لەباری کۆمەڵایەتی و نفوزێکمان هەیە لایەن و باڵحاڵ خەڵکان و شخصیت گەلێکی یەکجار زۆر لە کۆمەلگەی کوردستان هەیە مایلن پەیوەندیان هەبوو لەگەڵ خۆمانە پەیوەندیان هەیە حەزەکەن کارمان لەگەڵا بکەن بەڵام چاوەڕیانەکەی ئێمەیە یەکتەکانی جدیتر بە کارەکەمان بێن بۆەوەی کە دەیان شخصیت و دەیان کەسات و با حەژمارێکی یەکجا گەورە لە خەڵکی کوردستانە لەم تۆڕانە خۆی بینێتەوە من پێم وایە تۆڕەکانی ئێمە شانسی هەیە بێتە سەر مەشقی ئەو نوعە لە ڕێکخراوە کە بارحاڵ لە ڕێگەی بەهێزکردنی سونەتەکانی خۆیەوە لە شار و شارچەکانی کوردستانە یەکجا فراوان بێتەوە کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان بێت. بەهادینی حاجی بەکردار تاشناسرەوە بەڕێوەر عارف وتەبێژی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداینەوە و جارێکی تریش ساڵ ڕۆژی دامەزرانی ئەم تۆڕە پیرۆز بێت. ئەمە بە هەندێکدەم بناجیاری ئیجازە بدەیت کە دەستی یەک بێشی ئەو هاوڕێیانە ئەو دڵسۆزانە ئەو کەسایەتیانە ئەو ئینسانانە ئەوانەی لە 3 ساڵی ڕابردووە لە هەر ڕێگەیەکەوە بە هەر ئیمکاناتێکەوە مادی بووە ڕۆحی بووە هاوکاری هەر شێوازێکی خۆی هەبووە بە خەممانەوە هەبوون بە خەمی ئەم جوڵانەوەی هەبوون لەگەڵمانە بوون هاوکاریان کردوون و سەرمایە لە بەردەستی ئێمایە هینی هەموو ئەو ئینسانە جوانانەیە کە لە ساڵانی ڕابردووە لە 3 ساڵی ڕابردووە هاوکار و هاودڵ بوون و لێرە شۆجێگەی خۆیەتی بڵێم سپاس بۆ ئێوە بۆ هەموو ئەو دەستگانەی ڕاگەاندن کە گرنگیان بە کاری تۆڕی هاوکاری کۆمەڵایەتیە و لەناو ئەم بارودۆخەی کوردستانە کە ئەحزابی سیاسی هەر کەسێ بە دوای بابەت و مۆزوع و مەسەلەگەلی تایبەت بە خۆی و سیاسەتی حیزب و دەوڵەتەکەیەوە خەریکە بارها خۆشحاڵانە میکانیزم و ڕێگەگەل و میدیاگەلێکی شەیە کە ژیانی خەڵکی کردوێتە پەرچەمی ئەو بابەتانەی کە بارحاڵ بکرێت تێدا قسە و باسکرێت و ئێمە خۆشحاڵانە لێرە پشتێکمان بەشکەوتووە دەستی هەمووتان لەگوشتین. زۆر سپاس. ئازیزان وچانێکە دەین و پاشان لا پێشوازیەکی ئایاردا بەردەوام دەبین لە گەڵتان وچانێک و دەینەوە لاتان.
ئازیزان بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و جارێکی تریش لە پێشوازیەکی ئایاردا بەرنامەمان دەبێت. ئەم جارەیان سەردار عەبدوڵڵا حەمە هەڵسوڕاوی کۆمونیستمان لەگەڵدایە. بەڕێز سەردار عەبدوڵڵا حەمە ئێوارە باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێدداین. ئێوارەی خۆتان باش، سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرانی پێشک تیڤ. بەڵێ ساڵانە یادی یەکی ئایار دەکرێتەوە لە سەرتاسەری جیهاندا. ئەمە پرسم کە تایبەتمەندی ئەم ساڵ یەکی ئایاری ئەم ساڵ بۆ کرێکاران بۆ چینی کرێکار لە جیهاندا چییە؟ بەڵێ تایبەتمەندیەکان ئەگەڕێتەوە بۆ دوو لایەنێک کە مۆزوعیە بڵێن ئۆبجێکتیڤیە و لایەنێک کە سەبجێکتیڤیە، ینی لایەنی زاتیە. لایەنێک کە ئۆبجێکتیڤیە بڵێن ئەمڕۆ سەرمایەداری لە هەلومەرجێکایە کە زۆر جیاواز لە ساڵانی پێشووتر، زۆر جیاواز بڵێن لە دەیان ساڵ 50 ساڵ یا تەنانەت 70 ساڵ پێش ئێستاش جیاوازترە لەو هەلومەرجە. لە هەلومەرجێکایە کە لە ئەو پەڕی قەیراندایە، قەیرانێکی کە تەنگی پێڵچنیوە و قەیرانێکە کە نەتیجەکەی بەوە گەیشتووە کە جەنگێکی گەورە بەرپا بکات، جەنگێکە لە ئەوروپا کە لە دوای جەنگی جیهانی یەکەم و دووهەم ئەمە یەکەمین جەنگێکە کە تووشی ئەوروپا ئەبێت، کاویش جەنگی نێوان ناتۆ و رووسایە بە جەنگی ئۆکرانیا ناسراوە و ئۆکرانیا وەکو کارکردێک بۆ ناتۆ ئەم جەنگە ئەنجام ئەدات، وەکو لایەنێک بۆ ناتۆ هێزەکانی بڵین سەرمایەداری غەرب. لێرە ئەم جەنگە کە ئێستا بەرپا بووە زۆر قێرانی گەورتری دروست کردووە بە دوای خۆیدا. مەسەلەن گرانی شتومەک لە بازاڕەکانی ئەوروپا، قەیرانی نەوت و غاز، قەیرانی هەموو پێداویستیەکانی ژیان وای کردووە کە مەسەڵەن ئەم قەیرانش هەمووی بەسەر خەڵکی کرێکار و زەحمەت کێشا بشکێتەوە و کرێکار و زەحمەت کێش باجەکەی بدات. ئەمە یەکێک لە تایبەتمەندیەکانی بڵێن لایەنە ئۆبجێکتیڤەکەی بڵێن ئەم سەردە ئەم دەورانەی ئێستاە. یەکی تر لەوە کە بوونی بڵێن لانی دووەم بڵێن بە باسکەین، لانی دووەم کە لایەنی سۆبجێکتیڤیە کە بڵێن بزوتنەوەی کرێکاری گەشتوتە ئاستێک کە زۆر جیاواز لە جارانتر فەرقی کردو، یعنی هاتوتە پێشەوە بزوتنەوەکە بەهێزێکی فراوانتر لە مەیداندایە. ئێستا ئەوەی ئەبینین لە فەڕەنسا ئەنجامەدرێت بۆ زیادکردنی تەمەنی خانە نشینی کە تەنانەت مەسەلەن حکوومەتی فەڕەنسای هێناوەتە لەرزە، ینی شتێکە لە جموجوڵێکە لە شێوەی کۆمونی پاریس. دوای ئەوە ئەمەی کە لە ئێراندا هاتوتە پێشەوە، لە ئێراندا کە خۆشانێکی جەماوەری هەستانێکی جەماوەری کرێکاران و زەحمەتکێشانی ئێران و تایبەتی ژنان، ئەمەش هەم تایبەتمەندیەکە کە لە ئەم ساڵدا ئەبینین لە ئاستی هەموو بڵێن ئەم ناوچێش کە ناوچەش ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، یعنی دیاردەیەکی گەورەیە. لەبەرەوە ئەبینین مەسەلەن تایبەتمەندیەکی ئایار ئەو دوو لایەنەی هەیە، ئەبێ ئەو دوو لایەنە لە بەرچاو بگرین و ئەزانین کە ئەم دوو لایەنە هینی تایبەتمەندی خۆی ئەدات بە یەکی ئایاری ئەم ساڵمان. بەڵام ئەگەر تەماشا بکەین لە سەرتاسەری جیهاندا جێگە و ڕێگەی کرێکاران زۆر جیاوازە. بۆ نمونە لە هەندێک وڵاتانی ئەوروپادا کرێکاران بە کۆمەڵێ ماف گەیشتون، بەڵام لە هەندێک وڵاتانی تردا وەکو کوردستان تەنانەت لانی کەمی کارکردن، لانی کەمی کرێ یاخود ئەوەی کە 8 سەعات کار لە ڕۆژێکدا کە ئەمە هەڵبەت خواست و سەرچاوەی یەکی ئایار بوو، تا ئێستاش لە کوردستان و هەندێک وڵاتانی تری جیهاندا پیادە ناکرێت. چی خاڵێکی هاوبەش هەیە لە سەرتاسەری جیهاندا کە کرێکاران بتوانن لەو ڕۆژەدا بەدەستیەوە بگرن و وەکو هاوپشتی چینایەتی نیشانی بدەن؟ بەڵێ خۆی ئەمە ئەوەسێتە سەر ئەوەی کە ئایا بزوتنەوەکە لە هەر ناوچێک تا چەندێک چۆتە پێشەوە، تا چەندێک توانوێتی ناڕەزایەتیەکانی درێژە پێ بدا و یەکگرتوانە و بەهێزێکی گەورەترەوە هاتبێتە مەیدان و خۆی پیشاندابێت. دەستکەوتەکانی بزوتنەوەی کرێکاری بەم شێوەیە بەدەست هاتووە، یعنی کاتێک کە
لە یەکی ئایار لە ساڵەکانی 1970کانە کە بۆ 8 ساعات کار بوو و بەدوای ئەوە مەسەلەن چەندین قوربانیاندا چەندین مەسەلەن حتا چەندین کەسیان لێ تیرۆر کرا لێ کوژرا ئەم بزوتنەوەیە بەم شێوەیە توانێتی دەستکەوتەکان بەدەستبێنێت یعنی بە خەباتی بێوچان و نەفساوە ئەوەی کە خاڵی هاوبەش بێ بڵین لە نێوان چینی کرێکاری هەموو ئەوروپا و غەرب و سەرمایه‌داری بەگشتی و هەروەها ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانیش ئەوەیە کە سەرمایه‌داری بە یەک هێزەوە ڕوبەڕووی بستنەوەی کرێکاری ئەبێتەوە ڕوبەڕووی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە بێتەوە کە ئەویش هێزی سەرمایه‌داری و شێوەیەکی جیهانی هەیە بۆیە خەڵکی بڵێن کرێکار و زەحمەتکێش لە کوردستان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش پێویستە هاودەنگ هاوبەش لەگەڵ چینی کرێکاری هەموو جیهان خەباتەکەی لێک گرێ بداتەوە یعنی بەبێ هاوپشتی و هاوکاریکردنی یەکتر ئەم خەباتە ناچێتە پێشەوە بۆیە دەبینین لە کوردستان ئێستا زۆر دەستکەوت هەیە کە بڵێن بەدەست هاتووە هێشتا بەڵام نەچۆتە ئاستی ئەو دەستکەوتانی کە لە ئەوروپا لە وڵاتە سەرمایه‌داریەکان بەدەست هاتوێت چونکە ئاستی بستنەوە کە لە ئەوروپا وڵاتانی سەرمایه‌داری ئاسێکی لە پێشترە ڕێکخراوترە سندیکای هەیە تەنانەت مەسەلەن ڕێکخراوی تری هەیە بەڵام لە کوردستان و لەو ناوچانیترا یەکێک لە زۆعفەکانی ئەوەیە کە ئەم ئەوەی نییە ڕێکخراو نییە یەکگرتو نییە هێزێکی گەورەی ئەوتۆنیە کە بتوانێت کە فشارێک دروست کات بۆ سەر سەرمایه‌دار لە وڵاتانە چین سەرمایه‌دار لە وڵاتانە و حکوومەت و دەسەڵاتەکانیان تاوەکو دەستکەوتەکانیان بەسەرا بسەپێنن بۆیە دەستکەوتەکان لە ناوچەکانی کوردستان کەمترە لە بڵێن سەرمایه‌داری لە غەرب و بڵێن لە وڵاتانی سەرمایه‌داری غەرب و ئەوروپا و وڵاتانی تر باس لەوە دەکرێت کە ئەم ساڵ یەکی ئایار بە تایبەتی چاو لەسەر فەڕەنسا و لە ئێرانە پێم خۆشە لە زاری ئێوە بیستم کە بۆچی ئەم دوو وڵاتە بە تایبەتی لە فەڕەنسادانی کەم ماوەیە کە کرێکاران بە شێوەیەکی کەموێنە لەسەر شەقامەکان بوون و لە بەرامبەر سەپاندنی یاسای خانەنشینی بە چەند ساڵێک ناڕەزایەتی دەردەبڕن بەڵام وەکو ئێوە ئاماژەتان پێدایکی ئایار پێدەچێت زۆر لەمە فراوانتر بێت پێم خۆشە لە زاری ئێوە بیستم کە تایبەتمەندی ئەم دوو وڵاتەوە بە تایبەتی لە یەکی ئایاردا چییە؟ بڵێ فەڕەنسا و ئێران دوو وڵاتن مێژوویەکیان هەیە لە گەشە سندووی بڵێن بزوتنەوەی کرێکاریدا چ بزوتنەوە اقتصادیەکەی بێت چ بزوتنەوە سیاسیەکەی بێت مێژووی بزوتنەوەی کرێکاری لە فەڕەنسا دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی بڵێن 200 ساڵ پێش ئێستا ساڵەکانی 1948 و 1970 و ئەوانەوە بە تایبەتی کۆمونەی پاریس و ئەوانە کە توانیان بۆ 72 سعات بۆ 72 ڕۆژ دەسەڵات بەدەستەوە بگرن و کۆمونەکانی خۆیان دامەزران ئێستاش ئەو ئاسەوارە لەسەر بڵێن بزوتنەوەی کرێکاری لە فەڕەنسا هەیە بۆیە مەسەلەن بە ئاسانی کە بزوتنەوەی کرێکاری لە فەڕەنسا سەرکوت ناکرێت هەرچەند کە حکوومەتی فەڕەنسی زۆر بە دڕندانە بەرامبەر بە هێزی چینی کرێکار و کارمەندانی فەڕەنسا وەستاوەتەوە کە ئێستا لە شەقامەکاندا بە ئاگر و بە ئاسن دەیەوێت سەرکوتیان کات بەڵام ناتوانێت لەبەرەوەی کە ئەم بزوتنەوەی مێژینەیەکی هەیە کە مێژینێکی هەیە و دەستکەوتی بەدەستهێناوە لە پێشترا نایەوێت لەو دەستکەوتانە پاشەکشە بکات دەیەوێت دەستکەوتی گەورەتر بەدەستبێنێت و ئێستا ئەم بزوتنەوەی گەشتۆتە ئاسێکەوەی کە تەنها دژی ئەوە نییە کە خانەنشینی لە 62 ساڵیەوە بکرێتەوە بە 65 ساڵ یعنی ئەوەی کە قراری فەڕەنسا وتێتێ خانەنشینی لە 65 ساڵی دابێت بەڵام ئەوان دەیانەوێت بێتەوە بۆ 62 ساڵی ئەمە یەکێکە لە ئەهدافە بڵێن گرنگەکانی ئەم بزوتنەوەیە بەڵام ئەمە هەموو شتێک نییە ئەم بزوتنەوەی کە ئێستا هەیە دش بەو هەموو قەیران و سەختیانەیە کە نظامی سەرمایه‌داری فەڕەنسی سەپاندوێتی بەسەر کۆمەلگای فەڕەنسادا بۆیە جێگای قبولکردن نییە ئیتر ئەمە یەکێکە لە بڵێن لەو مێدانی کە مەسەلەن ئەمڕۆ چینی کرێکار
ئومێدی پێی هەیە و خەڵکی شۆڕژگەر و خەڵکی ئەوانەی کە لایەنگری ئازادی و یەکسانی ئینسانەکان زۆر ئومێدیان هەیە بەم بزوتنەوەیە. هەروەها ئەوەی ئێران لە ئێرانشدا کە ئەویش هەرمێژینەیەکی هەیە ئێمە بینین لە ئێراندا لە ساڵی 1970 شۆڕشێک ڕوویدا بۆ ڕوخاندنی شا و دەسەڵاتی شار و خوێنرا لەبەرەوەی کە دەسەڵاتێکی سەرکوتگەر بوو دژی ئینسانی بوو و لەو کاتەوە هەتا ئێستا ئەم بزوتنەوەیە هەر بەردەوامی هەیە و درێژەی هەیە تا گەشتۆتە ئاسیەوەی کە ئەم ساڵ لە تونترین شێوەدا بە فراوانترین شێوە توانی کە فشار بۆ سەر جمهوری ئیسلامی ئێران بێنێت و تەنانەت توانێتی مەسە کۆمەڵێک دەستکەوت بەدەست بێنێت و هەر بەردەوامیشی هەیە. بۆیە ئومێدێک هەیە کە لەم دوو شوێنەدا کە ئەویش ئەوەیە کە بزوتنەوەکە ڕادیکاڵ ڕۆژ بە ڕۆژ ڕادیکاڵتر دەبێتەوە. یعنی دەبینین کە مەسەرەن لە ئاسی ئەوانیە کە بڵێ تەنها سنفی بێت یاخود پیشەیی بێت داواکاریەکانیان اقتصادی بێت نەخێر داواکاریەکان خواستەکان زیاتر ڕادیکاڵترن زیاتر بەرەو ئەوە ئەچن کە سیستمی سەرمایه‌داری تێک بڕوخێت یان بەرامبەر بە دەسەڵات دەوەستنەوە کە ئەمە ئومێدی خەڵک بۆیە هەیە هێنان بەم دوو بزوتنەوەی لەبەر ئەوەی کە هەردوو بزوتنەوەکە بەرەو ڕادیکاڵبوونەوەیەکی باش دەچن و جێگای ئومێدن. بەڵام ئیتر هێشتا کەم و کورتی خۆشی ماوە دەبێت ئەو کەم و کورتیانش چاسەر بکرێت کە زیاتر لە ڕێکخراوبوونە زیاتر لەوەیە کە مەسەرەن حیزبێکی پێشڕۆ یان لایەنێکی پێشڕۆ بتوانێت قیادەی ئەم بزوتنەوەی بکات و ئەم بزوتنەوەی بە ئامانجی خۆی بگەیەنێت. لەم بینەدا پێم خۆشە سەرنجی بینەرێک بێنمە سەر شاشەکە و ئەویش ئاماژە بەوە دەدات کە یادکردنەوەی یەکی ئايات لە بری ئەوەی کە بڵین خاصەتێکی شۆڕگێرانە وەرگێت زیاتر خۆپشاندان و کۆڕ و کۆبوونەوەی کرێکارانە و هەروەها ئەوەی لە فەڕەنسا کرێکارانی هۆشیارترن ئەوان تایبەت بە خۆپشاندانەکانیان ئەوان دوای یەکی ئايات ناسنەوە ماڵەوە بەڵکو لەسەر شەقامەکان دەمێنەوە لە وڵاتانی تر دەستنەوە ماڵەوە. ئەگەر لەسەر ئەمە سەرنجێکتان هەبێت. من پێم وایە یەکی ئایار ئیتر ڕۆژی نواندنی ئەو هێزەیە کە ئەم بزوتنەوانی لێ دروست بووە. ئەم بزوتنەوانی کە ئێستا هەن لە فەڕەنسا یا لە ئێران و یا لە وڵاتانی سەرمایه‌داری لە ڕۆژی یەکی ئایاردا پێم وایە بێت هێزێکی زیاتر دێنەوە مەیدان و دەتوانن کە نمایشێکی گەورەتر پیشان بن بەرامبەر بە دەسەڵاتی وڵاتەکانی خۆیان و حکوومەتی خۆجێی خۆیان. لێرە من ئەمێت ئەوە بڵێم کە لە ئێستادا کە ئەو جەنگە هەیە لە بین ئەمریکا و بڵێن ئەمریکا و ناتۆ لەلایەک و رووسیا لەلایەکی تر ئەمە مەسەرەن یەکێک دەبێت لەو گرنگیانەی کە مەسەن چینی کرێکاری ئەم ساڵێکی ئادا گرنگی پێدات. پێم وایە بێت کە چ لە رووسیا چ لە تەرەفی ئەملا و چ لە فەڕەنسا لە هەموو جێگاکان نابۆ جەنگێک بەرز دەبێتەوە کە ئەمە نابۆ جەنگ و کۆتایهێنان بە جەنگ یەکێک دەبێت لە خەسڵەتەکانی یەکی ئایاری ئەم ساڵ. و پێم وابێت کە چینی کرێکار لە یەکی ئاری ئەم ساڵدا جیاوازیەکی گەورەتری خۆی پیشان ئەدات بەرامبەر بە سیستمی سەرمایه‌داری چونکە سیستمی سەرمایه‌داری کە قەیرانێکی زۆری بەسەر کۆمەلگای و بەسەر چینی کرێکاردا سەپاندووە کاردانەوەی چینی کرێکاریش زیاتر دەبێت بەرامبەر بە فشاری کە لەلایەن دەسەڵات و سیستمی سەرمایه‌داری سپێنراوە بەسەر چینی کرێکار و زەحمەتکێشدا. بۆیە لە یەکی ئایاردا ئەم نمایشە پێم وابێ گەورەتر دەبێت و وەکو کاردانەوەیەک بەرامبەر بە نظامی سەرمایه‌داری پیشان ئەدرێت و ئومێدەوارم کە لە کوردستانیش لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەم نمایشە بە شێوەیەکی گەورە پیشان بدرێت و چینی کرێکار خۆی پیشان بدات کە هێزێکی یەکگرتو بە هێزەوە دەتوانێت کە ئەوەی کە دەیەوێت پێی بگات و بە بۆ ئامانجی کە ئامانجی ئینسانیە ئامانجی یەکسانیە بگات و بە ژیانێکی ئینسانی بۆ خۆی دابین بکات. سەردار عەبدوڵڵا حەما چالاکوانی کۆمەنیست، زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ گوێگرتنتان، بۆ بینەرانیش هیوادارم کە پەیامەکەمان تا حەدێک گەیشت بێت. زۆر سپاس.
ئازیزان هەر لێرەدا دێنا کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتومان.